بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان ئەمشەو لە بەرنامەی ئەمڕۆ باز لە پرسی ناڕەزایەتی و خۆپیشاندانەکان هەروە پرسی موچەش دەکەین. دیارە ژمارێک لە مامۆستا و فەرمانبەران بەنیازبوون لە سنووری پارێزگای سلێمانی خۆپیشاندان و ناڕەزایەتی ئەنجامدە دژی دواکەوتنی موچە، بەڵام لایەن هێزەمیەکانی یەکێتیەوە دەستگیر کران و ناڕەزایەتیەکان سەرکوت کران. ئێمە شۆقسەرە سەرۆکین بۆچی ناڕەزایەتەکان بە زەبیێ سەرکوت دەکرین، ئایا ئەمە چارەسەرە و پرسی موچەش چی لێدێ، بۆچی دەسەڵاتدارانی هەرێمی هیچ بەدیلێکیان نییە چ لە ناو خۆ بەداهاتەکان موچەدا بەشکن یاخود لەگەڵ بەغداد ڕێ بکەون، چی چارەسەرە بۆ دۆخێرین، بۆ واز لە ئایندەی دۆخی سیاسی هەرێمیش دەکەین پێویست بە نەبوونی حکوومەت و دواکەوتنی پێکێنانی حکوومەت و نەبوونی پەرلەمان و بێڕۆڵکردنی دامەزراوەکان و هەڵوێستی کۆمەڵی دادگەریش لەو بارەوە. ئەم پرسان لەگەڵ بەڕێز مامۆستا ڕێبوار حەمەد ئەندامی ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەری قسەی لەسەر دەکەین. مامۆستا بەخێر بێن، سوپاسیان بەخێرش بێن دەمێک کە بەرنامەمان نەکردەوە، سوپاس دەکەین. ئەگەر سەرەتا لە سەرنجیەوە بزانن سەبارەت بە و ناڕەزایەتی خۆپیشاندانی کە هەوڵێکە و بۆی کە خۆپیشاندانێک بکرێت، بەڵام لێرە زەمنیەکانی یەکێتی دەستگیریان کرد و دواتر ئازادیان کردن کە تا بڵێندێک کادیری کۆمەڵی دادگەریشیان لەگەڵ بوون. سەرنجتان چی بوو لەوارەیە؟ بەناوی خوای گەورە و میهرەبان زۆر سوپاس کە حەکیم، سڵاو لە بینەرانی بەرنامەی ئەمڕۆ کەناڵی ئاسمانی پەیامیش. تەوەنەوە دەستپێکێکی خراپ بووە ئەمڕۆ لە پارێزگای سلێمانی بوو و خۆتە زانی خۆپیشاندانەکان لە سنووری پارێزگای سلێمانی مێژوویەکی دوور و درێژی هەیە. لە ماوەی ساڵانی ڕابردوودا بەردەوام مامۆستایان وەکو توێژێکی زیندووی ناو کۆمەڵگا لەسەر شەقام بوون و بە ڕێگای جۆرە و جۆر بەمانگرتن بە خۆپیشاندان بە بایکۆت لە ناوەندەکانی خوێندن تعبیریان لەو ناڕەزایەتیە کردووە کە ینی بەرەنجامی ئەوەی کە بەبێ موچە بەبێ ئەنی سەرەتایی ترین مافی ژیانیان کە موچەی خۆیان و ماڵ و مناڵیانە دەوامیان کردووە لە ناو ناوەندەکانی خوێندن. تەبەنەوەی مامۆستایانیش کردویانە هەمیشە ینی وەکو نوێنەرایەتی کۆی هەموو توێژەکانی کۆمەڵگا و فەرمانبەران بووە. خۆش دەزانی لە زۆرێک لە خۆپیشاندانەکانیش چین و توێژەکانی کە و فەرمانبەرانیشی بە گشتی تێکەوتووە و داوای سەرەتاییترین مافی خۆیانیان کردووە کە موچەیە. سەرکوتکردن و ڕێگرتن و قەدەغەکردنی خۆپیشاندان و مۆڵەت نەدان و گرتن لە هەمووی خراپتر و ترساندنی خەڵک و ڕاوەدونان ینی دیاردەیەکی زۆر خراپە. دەسەڵات لە هەرێمی کوردستان ینی لە هەردوو زۆنەکەی زۆنی زەرد و سەوز وە یا با بڵین ئەوەی کە ئەمڕۆ لە ئیدارەی حکوومەتی هەرێمی کوردستان بەرجەستەیە ینی دەسەڵاتدارانی هەرێمە بێ و ڕاستیە بزانن کە ئەمە نەتیجەی ینی بڕانی موچەیە، نەتیجەی ینی ئەوەیە کە وردە بە حدێک گەشتوین کە فەرمانبەران نازانن ڕێژەی ئەو موچەیە کە خوراوە چەندە، نازانن چەند مانگیان فەوتاوە. ئەوە باسی پاشەکەوت مەکە، باسی لێبڕین مەکەوە، باسی موچە فەوتاوەکان بەس موچە فەوتاوەکان ینی ئەبێ فەرمانبەر چی بکات، ینی پەناباتە بەردادگای فیدراڵی ئەوان ناڕازین ئەچنە بەغدا ڕێگایان لێگرن، لە سلێمانی لە هەولێر خۆپیشاندانەکان ڕێگایان لێگرن و وەکو باسم کرد خراپترینیشی ڕاوەدونان و گرتن و بە تایبەتی ینی ئەوانەی کە وەکو ڕەمزی خۆپیشاندانەکان لە هەرێمی کوردستان ئەوانەی کە پشتیوانیانەکەن، ینی سەیرەوەیە تۆ خەڵکێک بگری کە ینی پشتیوانی خۆپیشاندەرانەکە کە مافێکی سەرەتایی خەڵکە مافێکی سەرەتایی هاوڵاتیانە. لەبەرەوە ینی ئەگەر قسە لەسەرەوە بکەین ینی وەکوتم دەستپێکێکی خراپە و دەستەڵاتی شەوێ لە هەرێمی کوردستان بزانێ لە ماوەی ساڵانی ڕابردوودا سەرکوتکردن نەیتوانیوە ڕێگە لە ناڕەزایەتی خەڵک بگرێ و ناتوانێت ناڕەزایەتیەکان بکاتەوە. ڕێگای تەندروست ئەوەیە کە ینی ئەوەی کە ئیدعا ئەکرێت کە ئازادی هەیە، کە مافی ڕادەربڕین هەیە، کە خۆپیشاندان هەیە، بە مافی خۆپیشاندان هەیە، ینی ڕێگا بدەن بە سروشتی خەڵک تعبیری لێ بکە. من یەگەر یەک جوملەی دیکە بڵێم ئەویش ئەوەیە هەموو ئەو ماوە دوور و درێژەی کە مامۆستایان ناڕەزایەتیان دەربڕیوە بەمانگرتنیان بە خۆپیشاندانیان لەسەر شەقامبوونیان ینی چ مەترسیەکیان دروست کردووە، کامە پشێویان
باش ئەیسەرنج چی بوو ئێستا چکە بەناوی هێزمەکانی سونی سلێمانی دەڵێن پیلانێک هەبووە بۆی ئارامی سلێمانی تێکدان دەستێک کە بووە بۆچی بەردام لە ناڕەزایەتەکان ئەو تۆمەتی دەستە جا ناوخۆیی بێ دەرێکی بێ باز دەکرێت کارەکەی چی بۆ دەستەکەش بڵین ئەگەر هەیە ئاشکرا نەکرێت پێ پاساوێکی لاواز و بێ بنەمایە یەکەم ینی با ئەوان دەستەکە کەشفکەن و دەستەکە بگرن ئەو دەستەی کە لە پشتی خۆپیشاندانەوەی ئەوەی ئەوێ ئاژاوە دروستکە ئەوەی ئێوێ ینی با بێنەما ئەوانە دەست نیشانکەن بۆ مامۆستایان نەگرن بۆچی ینی سمبولەکانی خۆپیشاندان بۆچی ئەوانەی کە لە پشتی داواکانی خەڵکن ئەیانگرن ینی ئەم دەستەڵاتە خۆ بەوانە تەنها ناشیری نەبێ و تەنها ینی ئەوەندەی کە ڕقی خەڵک ئەستورە بێ ینی ئەبێ ئێمە بزانین کاک حەکیم داوای ئێستا داوای فەرمانبەران لە هەرێمی کوردستان تەنها ینی بەرجەستە بۆ لەوەی کە داوای موچاکەن ینی تۆ ئەو حەقەشی پێڕەوانە بینی من وەکو باسم کرد خۆ ئەبێ ڕێگایەکە بێت کە هاوڵاتی داوای مافەکەی خۆی بکە کاتێک ویستیان بچن بۆ بەغدا ڕێیان لێگیرە کاتێک ویستیان بچنە دادگای فیدراڵی ڕێیان لێگیرە کە ویستیان بچنە هەولێر ڕێیان لێگیرە کاتێک لە سلێمانی لە شارێکی خوان خۆپیشاندانەکەن ڕێیان لێگیرێ سەرەڕای ینی تۆمەت و ئەوانش بەڕاستی تۆمەت و ینی ئیدعای نابەجێ کە ئەدرێتە پاڵ خۆپیشاندان من ینی نمونونەکە وازەحە من ئەڵێم لە ساڵانی ڕابردوودا بەم ساڵیشەوە بە بەردەوامی خۆپیشاندان هەبووە بایکۆت هەبووە و هەروەها مانگرتن هەبووە هیچ ئاژاوەیەک دروست نەبووە هیچ پشێویەک دروست نەبووە خەڵکە داوای مافی سەرەتایی خۆی کردووە و داوای موچاکە وەزیفەی حکوومەتە وەزیفەی دەسەڵاتدارانە لە هەرێمی کوردستان لە جیاتیەوەی ڕوبەڕووی خۆپیشاندەران ببنەوە ڕوبەڕووی داواکانیان ببنەوە بێن کێشەکەیان بۆ چارەسەرکەن ئەو خەمساردیە کۆتایی پێبێنن کە لە چارەسەری موچەدا هەیە ینی بێن ئەوان فعلەن گرفتی موچە بۆ فەرمانبەرانی هەرێمی کوردستان چارەسەرکەن باشە بەس بەکارێنانی هێزی ئەمنی لەماوەی ڕابوودا بۆ مەبەستی حیزبی بێ بۆ مەبەستی سەرکوتکردن بێ کارێکی بێپاساونی یاخود ئێستا ڕەنگەوانی شارخۆیان قوربانی ئەوەن کە موچە دواکەوتووە بەس دێن مامۆستا دەستگیر دەکەن کە داوای موچە بۆ ئەوانیش دەکات نی بەکارێنانی هێزی ئەمنی هێزەکان ڕابردوو بێ هەموو فەرمانبەرانی مەدەنی و فەرمانبەرانی ینی ئەوەی کە هێزەکانی ناوخۆ و ئاسایش و پێشمەرگە و هەموو ئەوانە فەرمانبەرن هەموو وەکو موچە بوو خۆرێکی ئاسایی موچەیان فوتاوە موچەیان ئەخورێ موچەیان پێ ناکرێ ئەوانیش مافخراون لەبەرەوە یعنی ڕێگاکە ڕێگایشی ناتەندروستە و ڕێگایەکە ینی وەکو باسم کرد دەستەڵات بەوە ناتوانێ و حکوومەت بەوە ناتوانێ ینی کۆتایی بە نیگەرانی خەڵکو و بە خۆپیشاندان و ناڕەزایەتی بێنێ بەڵکەوە ڕقی خەڵک ئەستورترەکە وەزیفەی دەستەڵاتە لە هەرێمی کوردستان بە هەردوو هێزە حکومڕانەکەتەوە ینی بەڵێ ئەمڕۆ خۆپیشاندانەکە لە سلێمانی ڕوبەڕووی بوونەتەوە بەڵام نیگەرانیەکە لە دەستەڵاتێکە کە حکومڕانەتی هەرێمی کوردستانەکەن بە هەردوو هێزی حکومڕان کە پارتی وێکێتین و ئەوان سەببی ئەو واقعە ینی تاڵە و نەخوازراون کە لە هەرێمی کوردستان هەیە ئەوە بەرەنجامی حکومڕانەتی ئەوانە کە ئەو دۆخەناتە دروستی دروست کردووە لە هەرێمی کوردستان کە ئێمە لە ئیدعای دەوڵەتی کوردی و لە ینی ئیدعای جێڕانەوەی خاک و ناوچە جێناکۆکەکان و لە هاتووی نەسەر ئەوەی کە هاوڵاتی سەرەتاییتری مافی پێنادرێ کە موچەیە کە بژێوی ژیانی خۆی و خێزانەکەی ینی لە مەترسیدا لە هەرێمی کوردستان باش بەس پێ دوێت تا هێزی ئەمنی بێلایەن نەکرێت تا داهات سەر بەخۆ نەکرێ دەستی حیزب تێدور نەخێتەوە گۆڕانکاری دەکرێت جا بە خەباتی مەدەنی بێت بە ڕێگەی دیکە بێت خۆتزانی ئەوە یەکێک بووە لەو خواستانەی کە لە 2010 لە دوای 2010 ینی ئێمە وەکو یەکێک لە هێزەکانی ئۆپۆزیسیۆن خواستی ئێمە و هێزەکانی ئۆپۆزیسیۆنی ئەو کات بووە ئەمە ینی یەکێ لەو پاکێزانەی گفتوگۆکان بوو کەمە یەکێ لە گرفتە گەورەکانی حکومڕانێتیە کە حیزب هەمەکارێ لە هەرێمی کوردستان حیزب حکوومەتە حیزب دەستەڵاتی سەربازی لای حیزبە دەستەڵاتی ئەمنی لای حیزبە دەستەڵاتی مالی لای حیزبە دەستەڵاتی قەزایی لای حیزبە ینی خۆی چ لە گرفتە ینی وەکۆڵێ
جەوهەریەکانی حکومڕانێتی هەرێمی کوردستانە. جاخۆ ئەگەر ینی هێزەکانی بە هەموو جۆرەکانی هێزی پێشمەرگە و ئاسایی شۆنا و خۆ هەموو ئەوانە بێلایەن بوونایەوە بەشێک بوونای لە مؤسسەیەکی گەورەتر کە مؤسسەیەکی نیشتیمانی بێ کە حکوومەتە و بەشێک نەبن لە ململانە سیاسیەکانەوە دۆخی هەرێمی کوردستان بەمڕۆ ناگەیشت. ئێستا واقعەکە زۆر جیا بوو. باش بەس خەباتی مەدەنی دەمێکە هەیە بەس هۆکاری ئەوەی کە ئەنجامێکی تۆ نادا بەدەستەوە پەیوەندی بە چییە؟ بازەوە دەکەن کە سەرتاسەری نییە یاخود هەموو توێژەکان پشتگیری ناکەن یاخود ڕخنە لە لایەنەکانی بڵێن دەرەوەی دەسەڵات دەڵێن بۆ ناچن ئەوان خۆیان بیکەن یاخود هەندێک جارەگەر بشتی ڕەنگەرخنەوە لێ بڵێن بە سیاسی کراوە. ینی چی چارەس کاتێک دەتوانێت ئامانجەکەی خۆی بپێکێت؟ من پێم ژمارەی زۆر خەڵکەیە بەڵام گرنگترین خاڵ ئەوەیە گرنگترین خاڵ ئەوەیە کە دەستەڵات لە هەرێمی کوردستان گوێ لە داوای هاوڵاتی ناگرێ. ئەوەی کە لە دنیا خۆپیشاندان بایکۆت مانگرتن ناڕەزایەتی دەربڕین هەر ڕێگایەک لە ڕێگاکان بێ کاتێک کە کاری خۆیەکە لە وڵاتان ئەوەیە کە حکوومەت و دەستەڵات حەز بە بەرپرسیارەتی کا لە بەرامبەر هاوڵاتیەکەی خۆی و گوێی لێگرێ و لە مانای فشاری سیاسی و مەدەنی و تێئەگات. ینی ئەمەی گرفتی سەرچێمێ دەستەڵات لە هەرێمی کوردستان بێباکە دەستەڵاتێکی خەمسارد و بێباکە باکی بە هاوڵاتی نییە باکی بە نیگەرانی هاوڵاتی نییە و بەها بۆ هاوڵاتێک و بۆ فەرمانبەرەکەی خۆی دانانێ. ئەمە گرنگترینە. ینی تۆ بەر لەوەی ینی بڕۆی بۆ لە قوپۆپەکانی کەی بڕۆی بۆ ینی دەستەڵاتێک کە زادەی ینی ئەو وڵاتە بێ و لە قوڵایی ناو خەڵکو هاوڵاتیانەوە هاتبێ دڵسۆز بێ بە خاک و نیشتیمان و وڵاتەکەی خۆی گوێ لە هاوڵاتیەکانی خۆی ئەگرێ گوێ ئەگرێ لە دەنجی ناڕەزایەتی خەڵک گوێ لە ئاهو نزولەی خێزانێکی هەژارەگرێ گوێ لە بەزەی دێتەوە بە خانە نشینێکی بەتەمەن کە بە گۆچانێکەوە لەسەر ئەژنۆ لە بەردەمی دائیرەیەکی خانە نشینی لە بەرگەرماکەوێ و موچەکەشی نییە کاتێکش موچە دەسترەی موچەکەی نایە. دەستەڵاتێک کە خەمی هاوڵاتی نەبێت کە خەمی هاو نیشتیمانیەکانی خۆی نەبێت کە خەمی فەرمانبەرەکانی خۆی کە بەزەی بە پیاوێکدانێتەوە 40 ساڵی تەمەنی لە ناو ناوەندەکانی خوێندن خزمەتی کردووە 40 ساڵ جیل لە جوای جیلنەوەی پێگەیاندووە خەڵکی فێر کردووە دەیانەوەی ینی لەسەر تەختەیەکی ڕەش لە ڕۆژێکی ساردی زستاندا فێری خوێندەواری کردووە. ئێستا لە بەردەم دایرەیەکی خانە نشینی یا کەوتووە یا موچەکەی هەر نییە. ینی تۆ ئەم دەستەڵاتە ئەو هەستی بەرپرسیارەتی نییە ئەو هەستەی نییە کە وەکو باسم کرد نەبەزەی بە هاوڵاتەکەی خۆی دابێتەوە هەست بە مەسئولیت کا بەرامبەریان و خۆشیان خۆتە زانی لە ینی لەو پەڕی خۆشگوزەرانی دان خۆیان کێشیان نییە. ماسمەوێ ئەگەر خەباتەکە ئەو کاتەکاری گەرنان بەگەر بەرفراوانتر بێت چکە زۆر زار خۆپیشاندانەکان لە سنوورێکی داری کرا و قەتیز بوون یاخود لە ڕووژمارەی کەمی بەشدار بووان و چین و توێژەکان و بە دڵنیایی کە حەکیم خۆپیشاندان هەتا فراوانتر بێ کاریگەری زۆرترە لە جیاتی هی یەک توێژ بێ هی هەموو چین و توێژەکان بێ لە جیاتی لە یەک شار بێ لە هەموو شارەکان بێ لە جیاتی ئەوەی کە ینی هەندێک لە پەرلەمانتار و ئەوانە بەشدار بن تێیدا هەموو پەرلەمانتاری هەموو لایەنەکان مادام نوێنەری خەڵکن مادام خەڵک هەڵی بژاردون و کاکەوەی ئەمڕۆ لە کوردستان موچەی پێ نادرێت تەنها هاوڵاتیانی مامۆستا بڵێن فەرمانبەر نەک ئەوانە تەنها ئەوانە نین کە ئۆپۆزیسیۆنن بەشی زۆری ئەوانەشن کە دەنگیان بۆ دەستەڵاتە داوە ئەنی هەموو ئەوانەی نوێنەری خەڵکن بە هەر ئیعتیبارێک بێت لە بەغدا بنیا لە هەرێم پەرلەمان کارا بوو بێ یا کارانە بوو بێ بەرپرسن بەرامبەر خواستی ئەو خەڵکە بەرپرسن بەرامبەر داواکاریەکانی خەڵک وەزیفەی ئەوانە بێن بەرگریان لێ بکەن. ئێتو بۆ ناپرسی بۆ پەرلەمان ینی لە هەرێمی کوردستان بەهای نەماوە بۆ هاوڵاتی ینی قەدری پەرلەمان ناگرێ بۆ هاوڵاتی باوەڕی بە پەرلەمان نییە باوەڕی بەوە نییە کە بە گروتینەوە بەشداری انتخابات کەن لەبەرەوە نوێنەرەکانیان نابینن لە هەموو لایەک نوێنەرەکان نابینن کە نوێنەرایەتیش ڕاستەقینەیان بکەن کاتێک یەک دوو نوێنەریش دێن نوێنەرایەتیەکەن لە جیاتیەوەی سوپاس بکرێن دەستگیر دەکرێن لە جیاتیەوەی تەقدیر بکرێنەوەی لە پاڵداواکاریەکانی خەڵکن لە ناو خەڵکن لە ناو هاوڵاتیانن دێن پاداشتەکانەوەیە ینی دەستگیرەکرێن و ئەرفێندرێن لەبەرەوەی کە ئەو دەنگە ناڕەزایەتیانشنی لایەنەکانی ئۆپۆزیسیۆنیش بۆچی برێکەوە فشارێک دروست ناکرێت ئێوە
ئامادەی هەماهەنگین بۆ ڕێکارێک پێشتر لە پەرلەمان بوو بێ لە عێراق بووێ لە هەرێم بوو بێ لێرە بووبێ لە ناوخۆ ینی بۆی فشارێک دروست بکرێ کا حەکی بمە کۆماڵ ینی ڕابردوو تا ئەمڕۆ هێزێکی ئۆپۆزیسیۆنە ینی لەگەڵ دەنگی ناڕزایەتی خەڵک بووی لەگەڵ مافی هاوڵاتیان بووی پێمان وە بۆ خۆپیشاندان ڕێگایەکی تەندروستی داواکردنی مافەکانە ڕێگا پێدراوە و بە یاسا و بە دەستور مافی هاوڵاتیە خۆپیشاندان کانە ڕزایەتی دەرببڕێ و دەستەڵات ناحەقە لەوەی ڕێیان لێ بگرێ و ڕێبگرێ لە خۆپیشاندان و هێزەکانی ئۆپۆزیسیۆن هەر هەماهەنگیە کرابێت لە هەر قۆناغیدا کۆمەڵ ئەگەر لە پێشی پێشەوەنە و بێ لە دواوە نەبووە و باوەڕمان بە هەماهەنگی هەیە باوەڕمان بە کاری پێکەوەی هەیە باوەڕمان بەوە هەیە کە هێزەکانی ئۆپۆزیسیۆن بەیەکەوە هەموو ئەو ڕێکارە مەدەنی و یاساییانە بگرنە بەرکە لە بەرژەوەندی هاوڵاتیانە لە هەرێمی کوردستان بەس لە بیرت بێ منەچمەوە سەر ئەو خاڵە ئەساسی کە زۆرێک لەو شتانەی کە خواستی خەڵکە بە زیادەوە کراوە ئەوە دەستەڵاتە بێ باکە ئەو دەستەڵاتە خەبساردە ئەو دەستەڵاتە کە ئەوێ سوود لەو دەرفەتەوە بگری هاوڵاتی ماندوو بکە هێزە سیاسیەکان ماندوو بکە هەموو ئەو خەڵکانەی داوای مافەکانەکەن ماندویان کەن بۆی بێ ئومێد بن بۆی بزانن ئەو ینی ئیتر خەڵک ڕابێ و دەستەمۆ بێ و ملکەج بێت بەڵام مێژوو ئەڵێ ئەوەی کە سەیری مێژوو کە بۆ هەموو دەستەڵاتەیەک لە دوای یەکەکان کە خەڵکی و هاوڵاتیان دەستەمۆ نابن و جیل لە دوای جیل نەوە لە دوایینەوە ئەوەی دێ و شارترە ئەوەی دێ بە ئاگاترە و شتێکی فتری و زگماکە لە ناخی ئینساندا کە بەدوای مافەکانی خۆیەوەیە ئەوەی ناتەبیعیە سەرکوتکردنە ئەمما داواکردنی ماف وە ینی خواستی خەڵک بۆ بەدیهێنانی مافەکانی وە ئەو ئازایەتێکی سروشتیە لە ناخی ئینسان و مرۆڤەکاندا هەیە و ئەو گەلەی ئێمە ینی ئەو گەلەیە کە دەستەڵاتەیەک لە دوایەکەکانی عێراق نەیانتوانی وە سەرکوتیکەن لەبەرەوە وەکو باسم کرد ینی سوود وەرگرتن لەوەی کە خەڵکی بێ ئومێدکەی شتێکی بێ دەرەنجامە ئەوەی کە ئەوەی کە دروستە ئەوەی کە ڕەوایە ئەوەی تۆ بێ بە دوای منوکو لە دەستپێک باسم کرد وتم ئەمەی کە ئەمە جگە لەوەی دەستپێکێکی خراپە و نەتیجەیە ینی خۆ پیشاندان نەتیجەیە ناڕزایەتی نەتیجەیە هۆ کارەکەی دیارە کە بێ موچەییە حکوومەت و دەستەڵات با بچێ گرفتی موچە چارەسەرکە دوێنێ حکوومەتی هەرێمی کوردستان کۆبوونەوەی کردو ئەنجومەنی وەزیران کۆبوونەوەی خۆی کردو کوا پەیامی بۆ هاوڵاتیان کو ئەو پەیامە ینی بۆچی نایانێنی باشە لەگەڵ حکوومەتی عێراق ڕێک ناکەون ئەوان بە تەوتین ڕازی نەبوو باشە لەگەڵ حکوومەتی عێراق ڕێک ناکەون بۆ هاوڵاتیەک لە هەرێمی کوردستان گرنگ نییە خەتای چێە گرنگەوەی ئەو موچەی هەبێ ئەم لە وڵاتەکەی خۆی مافی موچەی هەیە بۆ هاوڵاتیەک لە هەرێمی کوردستان گرنگ نییە موچەکەی لە بەغداوە دیا لە داهاتی ناوخۆترێ گرنگەوە و حەقی موچەی هەیە مافی موچەی هەیە دەستەڵات ئەبێ مادام دەستەڵاتن ئەگەر موچەیان پێ نادرێ ئەگەر ناتوانن مافی سەرەتایی هاوڵاتیان کە موچەیە بیدەن باواز لە دەستەڵاتەکەیان بێنن دەبواز بێنن باواز لە دەستەڵات بێنن یا ئەبەن مەسئولن لەوەی کە موچە خۆرا لە هەرێمی کوردستان چارەسەرکەن ئێمە ینی واقعی موچە لەوە دەرچوو کە مانجێکە و ساڵێکە و 2 ساڵە و ینی درێژەی کێشە پێ مامۆستا شوێنێکەمە بە حکوومەتیشی لەسەر هەڵدەوەشە وازیشان لە دەسەڵات دەهێنا ئەوەی کە لە کوردستانەیە کە سەر دەکرێت حەکیم نییە تا تو دەبووە هەڵبوەشێت نییە ینی هاوشێوەی نییە حکوومەتێکم پێ بڵێ حکوومەتێکم پێ بڵێ بەقەت یا وڵاتێکم پێ بڵێ فەرمانبەرەکانی بەقەت هەرێمی کوردستان موچیان خۆرابێت نمونەیەکم پێ بڵێ تۆ وڵاتێکم پێ بڵێ کە فەرمانبەرەکانی وەکو فەرمانبەرەکانی هەرێمی کوردستان لە 2013 پلە بەرزکردنەوەیان ڕاگیرا بێت چەند ینی لە هەموو ئەم ساڵانەدا چەند تەمەنخانە نشین بوو هەموو ئەوانە مافخراون چێ تازە تەعویزی ئەویان بۆ کاتەوە چێ ینی ڕاگررتنی پلە بەرزکردنەوەیان لە 2013 هەتا ئەوەی ئەم ساڵش خانە نشینە بێت چێ بۆ جێڕێتەوە ینی لەبەرەوە نمونەی نییە تا تۆ بڵی لە وڵاتێکی کە حکوومەتی لەسەر لەوە شاو لە شوێنی پەرلەمانی مادەم حکومڕانیان پێ ناکری بۆ وازنێن مادەم
ئەو پرسیارێ بێ لەوان بکرێت کاک حەکیم ئێمە ینی لە هەرێمی کوردستان ینی هاوڵاتی و خەڵکی لە هەرێمی کوردستان ماندوو بوون لە کۆبوونەوەی وەفدمان شۆ بەغدا وەفدێک لە بەغداوە دێ ئەی نەتیجەکەی تەوتی نەکرێ و ناکرێ محکەمەی ینی فەرمانبەرێک لە هەرێمی کوردستان ینی چاوەڕوانی موچەکەیەتی باش تۆ ناپرسی ینی ئەم هەموو ینی لەبەرەوە قسەکەمان لەسەر خۆپیشاندانی مامۆستایان بوو ئەمڕۆ ینی مامۆستایان ئەم ساڵێکیان دەوام کرد بەبێ موچە ساڵێک دەوام کراکوا موچەکەیان ینی ئەم ینی تۆ موچەیمان یەکرد لەو سەر فەوتاکە مانجی 12 و ئێستا چەند ڕۆژم مەڵاو 2 مانگە موچە دواکە و 4 بڵێن موچە دراوەوانە ئەو جگە لە مافەکانی کە باسم کرد باسی پلە بەرزکردنەوە مەکە باسی هەموو ئەو موچە فەوتاوانی باش ڕزمەوەی کە بەرەزوت ئێستاوان گوێ لە خۆپیشاندەر ناگرن لە ناو خۆ چارەسەر ناکەن خۆپیشاندان سەرکوت دەکەن ئەگەر خەڵک سەرکوتکەی ئەگەری لە کۆتاییدا سەرکێشی بۆ ناڕزایەتێکی سەرتاسەری ڕاپەڕینێک دژی دەسەڵاتەکە هەر سەرکوتی بکەی و دەنگ خەفەکەی و ڕێگەنە دەی ناڕزایەتیش دەبڕێ ئەگەر ئەمە لە ینی بەرەنجامی ئەم واقعی لە هەرێمی کوردستان هەیە بەرەنجامەکەی ئەگەر ئەمە لە وڵاتێک بێ کە ینی دامەزراوەی زانستی هەبێ و لێکۆڵینەوەی زانستی بکرێ و زانکۆکانی و ناوەندەکانی لێکۆڵینەوەی ئەکتیڤ و چالاک بن ینی دەیەها بەرەنجامی مەترسیداری هەیە ئێمە زۆر جار باسمان کرد سەرەتایی ترین شت کوا ئینتیما بۆ ئەم نیشتیمان و وڵاتە ماوە کوا گەنجێک ئینتیمای بۆ خاکەکەی بۆ وڵاتەکەی بۆ نیشتیمانەکەی کو ئەو هەموو قوربانیانەی کە لە ڕابردوو دراوەکە گەنجێکی کورد و پیرە پیا و پیرەژنێکی کورد خەونی بەوە بینی ڕۆژێک دەستەڵاتێکی کوردی خۆماڵی هەبێ و دەوڵەتێکی کوردی دروست بێ ئێستا بچۆ ڕاپرسی بکە لە ناو لەسەر شەقامەکان لەکوێ حەزەکەی ڕاپرسیەک بکە بزانە چ دەرەنجامێکت دەستەکەوێت هەموو نەتیجەی واقعەیە نەتیجەی ئەو حکومڕانیتی خراپەیە کە ینی دەستەڵاتدارانی هەرێم گوێ لە دەنگە دڵسۆزەکان ناگرن گوێ ناگرن لەوانی کە ئەیانەوەی واقعی هەرێمی کوردستان چاک بێ لەبەرەوە کا حەکیم من باسم کردیانی وتم دەست پێشت کەوتم وتم سەرکوتکردن کۆتایی بە خۆپیشاندان ناهێنێ ڕقی خەڵک ئەستورترەکە بە تەکید لە بوونی هەر دەرفەتێکدا ناڕزایەتیەکان فراوانترە بن و ئێمە قۆناغی ناڕزایەتی فراوانیشمان بینی وە لە هەرێمی کوردستان قۆناغی ناڕزایەتی فراوان بین و خۆش دەزانی ئێستا ئەگەر ینی دەرفەت بدرێ و ڕێنەگیرێ لەسەر هەموو ئاستەکان ناڕزایەتی گەورە هەیە هۆکارەکەی چی هۆکارەکەی ئەو واقعەیەکە ینی وەکو باسم کرد ئەوەیە کە حکوومەت و دەستەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستان و هەردوو هێزی حکومڕان پێکەوە پارتی وێکێتی بەتەنگەوە نین کێشەکان چارەسەرکرد باش بەس پێشتر ئیدعایەوە دەکرا بۆنم لە سنووری یەکێتی ئازادی باشتر بێ خۆپیشاندان باشتر بێ و پەیوەندی بە سروشتی خەڵکەوەیە ئەگەرنا جیاوازێکی ئەوتونێ بۆ نمونە لە بینی کاتێک کە ڕوبەڕووی خۆپیشاندە دەبنەوە سەرکوتی دەکەن من لە دەستپێک باسم کردوتم ئەوەی ئەمڕۆ لێرە لە پارێزگای سلێمانی ڕوویدا دەستپێکێکی خراپ بوو دەستپێکی خراپ بوو لەو ڕۆکە ینی بە شێوێکی سروشتی لە ساڵانی ڕابردوودا مامۆستایان بە تایبەت بە ڕێگای جۆرا و جۆر تعبیریان لەو ناڕزایەتیانی خۆیانیان کردووە تۆ بە خۆر لە ڕابردوش خۆتەزانی ینی خاڵی نەبووە لە سەرکوتکردن و ڕاونان و گرتن و دیاردانە خۆ قۆناغەکانی ڕابردوو هەموو ئەو زاهیرانە هەبوون بەڵام ڕێگرتن لەوەی کە خۆپیشاندان نەکرێت سەرەتایکی خراپە باش بینی سەر پەیوەندی لەگەڵ بەغداد باسیاتنی وەفدێکیش دەکرێت وەفدێکی تەکنیکی لە بەغداوە کەی ئەو چیرۆکە پێدوایە کۆتایی پێدەهێنرێ ئەوەی کە ڕێکەوتێکی گشتگیر بکرێ لەسەر موچە لەسەر نەوت لەسەر مافە دەستوریەکانی خەڵک کەی کۆتایی پێدێ بەهۆچوونی بەڕێز خۆی کاک حەکیمیانی ئەگەر جارێ یەکەم ئەم ینی دەمێک کە ئێمە وتومانە ینی من پێم وایە بۆ ینی زیاد لە 7 ساڵ بەڕێ ئێستا هەڵوێستی ئێمە ئەگەر بگەڕێەوە بە بەیان نامە و لێدوان و ئەدەبیاتی کۆمەڵ بۆ دەرەکەوێت کە ئێمە ئەو کات داوامان کردووە کە موچە بەشێک نەبێت لە ململانە سیاسیەکانی نێوان هەرێم و بەغدا و ئێمە ئەو کات کە تەئیدی تەڵتینیشمان کردوای بڕیاری محکەمەی ئیتیحادی وەکو کۆمەڵ لەو پێناوە بوو کە موچە
ینی موچەی هاوڵاتیان و موچەی فەرمانبەران لە هەرێمی کوردستان کەوێتە دەرەوەی ئەو ململانە سیاسیانە لە نێوان حکوومەتی ناوەند و هەرێمدا هەیە و پێمان وا بۆ ڕێگایەکی باشە بۆ ئەوەی کە ئەو گرفتە چارەسەر بێ بەداخەوە ینی بە هەر مبەڕیڕێک بێ بابەتی تۆڵتین و دروستکردنی ژمارەی بانکی فەرمانبەران ڕێی لێگیرا بەو جۆرەی کە بەو چیرۆکی کە تا ئێستا بەردەوامە خۆتە زانی ئەوە کە نەکرا ینی ئەگەر عراق بەگشتی ئەگەر وڵاتی موەساد بواە ئەبوو پەرلەمان ئەنجومەنی نوێنەرانی عراق ینی وەکو ئەوەی کە گەورەترین دامەزراوەی نیشتیمانیە بێ ینی حقائقەکان بۆ ڕایگشتی و بۆ هاوڵاتیان لە عراق و لە هەرێمی کوردستانی شڕوم بکاتەوە و بزانێ هۆکاری ئەساسیەکەی حکوومەتی ناوەندی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەش کە نەکراوە ئەوەش کە نەکراوەکان لە بین هەرێم و بەغداش من یارمەتیمدا ئەوەش کە نەکراوە ینی دوو ئێمە ینی پێمانەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان ئەکرێت ئەگەر ینی شەفافتر بتوانێت هەموو داتاکان بخاتەڕ و حکوومەتی ناوەندیارە ڕخنەکانی لە هەرێمی کوردستان چییە و ئەوان ئەیان توانی لە پێناو بەرژەوەندیەکانی خەڵک و بەرژەوەندیەکانی هاوڵاتیان و فەرمانبەرانی کوردستان ئەگەر بیانوەکانی حکوومەتی ناوەندی ببڕن و ئەیان توانی بێن ینی گرفتەکان چارەسەرکەن لەبەرەوە حکوومەتی هەرێمی کوردستان لەو ڕۆوە مقەسیرە و بیانی بەشێکی گەورەی بەرپرسیارەتەکەی لەسەرشانە و ئێمە ئەم پرۆسێمە پێمان وایە پرۆسێکی دوولایەنەیە پرۆسێکی دوولایەنەیە ئەوەی تێیدا خەسارەتمەندە نەدەستەڵاتە لە هەرێمی کوردستان وەدە نە حکوومەتی ناوەندیە ئەوەی باجی ئەو واقعادا فەرمانبەرە ئەوەی باجی ئەو واقعادا نەکەر فەرمانبەران هەموو هاوڵاتیانن لە هەرێمی کوردستان چونکە خۆ بێموچەیی ینی ئەگەر ڕێژە هەرە زۆرەکە موچە خۆرە و بێموچێ بەشەکەی کەشی کە کار و کەسابەتەکەو لە بازارە ئەویش بەهۆی ئەوە پەکی کەوتووە خۆتەزانی لەبرەوە ینی ئەم وەفدووە فتکاریە کە من پێش کەوتم باسم کرد ینی خەڵکی ئەپرسن نەتیجەکەی چییە وەفدێک لە بەغداوە دوو وەفدێک لێرەوە چێتە بەغدا نەتیجەکەی چییە گرفت ینی ئەم کێشەیە بۆ چارەسەر نابێ حتا ئەوەی لە ڕابردوشدا هەموو سەرمانجێک بەڵێ لیستەکە هات نەهات حسابەکە خراە سەر ژمارەی هەرێمی کوردستان نەخرا ینی بەمە چارەسەر نابێت چارەسەرێکی بنەڕەتی کە موچە چارەسەر بێ حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتە کاربڕێکەری ئێستا هەیە ئەو حکوومەتەی کە هیچ ناوەندێک مؤسسەیەک نییە ینی چاودێری بکاوەکو پەرلەمان و هیچ لێپرسینەوەیەکی لەگەڵ ناکرێ و خۆشی پێلەوە گەورەترە لێپرسینەوەی لەگەڵ بکرێ ینی دەرەنجامەکەی ئەوەیە کە ینی ئەگەر ئەم وەفدکاری کە ئێستا هەیە بۆ هاوڵاتی نەتیجەکە یەکسانە بەس بەس کەمتر خەمەکە پێتان وایە زیاتر لە کامیانە چکە ئێستا دەڵێنەوە هەرێم یاسای بودجەی جێبەجێ نەکردووە بڕیارەکانی دادگای فدراڵی داهاتی ناوخۆ ڕادەست ناکە نەوت ڕادەست ناکە بەغداش بۆ نمونە موچە خۆرانی ڕاگرتووە بۆ هۆیەوە کامیان زیاتر بە پرسیارەتر کەمتر خەمێکە زیاتر لێرەوە نیە تا لە بەغدا دیارەتم حکوومەتی هەرێمی کوردستان کەمتەرخەمە لەوەی کە ینی لە کەم تەرخەمی تێپەڕیوە لە خەم ساردی تێپەڕیوە حکوومەتی هەرێمی کوردستان تاوانبارە بە حەقی موچە خۆرانی خۆی چونکە لە هەردوو ڕۆ من باسم کرد حکوومەتی هەرێم یا ئەبێ مادام حکومڕانێتیەکە لە هەرێمی کوردستان یا ئەبێ بتوانێت لە داهاتی ناوخۆ موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بدا یا ئەبێ بتوانێت لەگەڵ بەغدا ڕێککەوێ و بەغدا موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بێنێ خۆ ناکرێ لەم دووشتە تەجاوزکەین لەو نێوە ئێستا حکوومەتی هەرێم گرفتی ئەوەی کە ینی موچەی بە تەواوی بەستۆتەوە بە بەغداوە باشە ینی ئەی تۆ داهاتی ناوخۆت لەکوێیە ئەی داهاتی ناوخۆت چی لە یەکەی تۆ داهاتی نەوت ینی هەموو ئەو داهاتانەی کە هەن لە هەرێمی کوردستان دەبەر بەڵێ حکوومەتی ناوەندیش حەکیم حکوومەتی ناوەندیش مادام حکوومەتێکی فیدراڵی سەرتاسەریە هاوڵاتیان لە هەرێمی کوردستانیش بەشێکن لەو حکوومەتە ینی بۆچی فەرمانبەرێک لە هەرێمی کوردستان وەکو باسم کرد لە 2014 پلەی بەرز نەکرابێتەوە بەڵام هاو پیشەیەکی خۆی لە کاکە تۆ شارێکی وەکو کەرکووک بە نمونە وەربگرە مامۆستایانی بەشێک لە خوێندنگاکان موچەیان بۆ دێک کە سەر بە بەغدان مامۆستای بەشێک بۆیان نایە مامۆستاکانی ئەوانەی کە بڵین سەر بە وەزارەتی پەروەردەی بەغدان پلەیان بەرزەکرێتەوە ئەوانەی هەرێم هەستەمێکی گەورەیە بە حەقی فەرمانبەرانی هەرێمی کوردستان
ئیتر بۆ هاوڵاتی گرنگ نییە چێ تاوانبارە هەر یعنی هەم حکوومەتی ناوەند لەو ڕۆ بەرپرسیارەتی گەورەی لەسرە هەم حکوومەتی هەرێمی کوردستان کە ناتوانێ مافی موچە خۆرانی خۆی بدا و ڕێگریەکە حتا کە ڕێگریان کرد لە تەوتین ئەنی ئەوانیش ئۆباڵی ئەو بەرپرسیارەتیان لە سەرشانە چەند خولەکێکمانەوە بەس ئێستا مادەم لە ناوخۆ بەداهاتی ناوخۆ موچە نادەن باش ڕێگا لەگەڵ بەغداد ڕێکبکەون جا پابەندەکانیان جێبەجێ بکەن لە داهاتی ناوخۆ بێ لە نەوت بێ لە بوارەکانی دیکە بێت ئێمە بەڕوونی وەکو کۆماڵانی هەمیشە و تومانە ئێمە لەگەڵەوەین حکوومەتی هەرێمی کوردستان شەفافانە مامەڵە لەگەڵ بەغدا بکە لەگەڵ ڕامان گیان و کاتی خۆی لەگەڵ تەوتینی لەگەڵەوەین کە داهاتەکانی هەرێمی کوردستان شەفاف بن و بەپێی و ئیتیفاقی هەیەە لەگەڵ حکوومەتی ناوەندی پابند بن و حکوومەتی ناوەندیش موچە خۆرانی هەرێمی کوردستان لە کاتی خۆی بنێرێ و ئەو گرفتە چارەسەر بکرێ و هاوڵاتی بیری لای یعنی گرفتەکانی تر بێ بیری لای ئەوانە بێت نەکرد گرفتی بیری لای موچە بێت ئێمە لە بیرمان بێوکۆن باسم کردیانی گەرەما پێمای کاتی بەرنامەکەمان ڕەنگە ینی ئێمە لە بیرمان بێکا حەکیم ئەم واقعی لە هەرێمی کوردستان هەیە وەکو باسم کرد ینی دەرەنجامی مەترسیداری هەیە تۆ پێت وایە ئێستا ینی ئەو بێموچەیی و بایکۆت و ئەو هەموو گرفتانی لە ناو ناوەندەکانی خوێندن هەن کاریگەری بۆ ماوەیەکی دوور و درێژ لەسەرنەوەکانی داهاتوو ناهێڵێتەوە ینی ئەوەی کە مامۆستا لە ناو ناوەندەکانی خوێندن ئەزانێت چ کاریگەریەکی سلبی لەسەر خوێنکاران کردووە چ کاریگەریی سلبی لەسەر ئەو هەموو نەوەیە کردووە کە ساڵ لە دوای ساڵ هەموو ساڵێک ینی بەشێکی زۆری ساڵەکە بە بایکۆتەڕوە ئەو بەشەی تریشکە هەیە وەکو پێویست ناخوێن ینی باسم کردیانی من لایەنێکە کە تۆ ینی ئەو لایەنەیە کە پەیوەندی بە خوێندن و بە زانست و زانیاریەوە هەیە کە داهاتووی هەر وڵاتێک پەیوەستە بەنەوەکانی لە ڕووی ینی ئەمانەی ئێمە قۆناغەکانی خوێندنە بڕن قۆناغەکانی خوێندنە بڕن بەرەنجامی چی بەرەنجامی ئەو واقعتاڵی لە هەرێمی کوردستان هەیە کە هۆکارە ئەساسیەکە یەکێک لە هۆکارە هەرە جەوهەریەکانی بابەتی بێموچەییە باش بەسەبارە دەستەڵات دەرەنێستا لە ڕۆژانە گوێمان لە بەرپرسێک کێرێن بوو دەیوت بەیەکەوە لەگەڵ میلەت دەژین و بەیەکەوە دەمرین وەکو میلەت دەژین ناوان ئێستا ئاگان لە برسێتی خەڵک هەیە تا لەگەڵ میلەتیش بمرن ئەوەی لەگەڵ میلەت بژیت هەز بە معاناتەکانیانەکە هەز بە ئێشوژان و ئازارەکانیەکە ئەوەی ئازاری خەڵک ئازاری نەدا ئەوەی ئێشوژانی خەڵک بێشوژانی لەگەڵ خەڵک ناژیت باب لە میدیا شڕای بگێنێ ئەوە لە ناو خەڵکەژی کە لەگەڵ ئێشوژان و معاناتیان بێت ئەوەی لەگەڵ ئێشوژان و معاناتی هاوڵاتی بەسەر کوتی ناکە ڕێی لێ ناگرێ کە تعبیر لە مافی خۆی بکات کە داوای مافە سەرەتایەکانی خۆی بکات وەک پاشان ناژین لە سەڵاتدارن لە چاو میلەت خوازەحاوە باشە بەس سەبارەت بێت لەگەڵ بەغداد ئێستا پەیوەندیەکان ئاڵۆز دەکەن وەختێک کە ڕەشە دەکەن ئەو لە بەرژەوەندی هەرێمە دوای دیش بڵێن بەدیلەکان هیچ بەدیلێکیان نییە بۆ چارەسەری موچە یاخود وا باشە پەیوەندێکی تەندروستە بێ لەگەڵ بەغدا اینجا کورد لە بەغدا لەوێ بڵێ بتوانین مافە دەستوریەکانی خۆی بەدی بێنێت ئەگەر بگەڕینەوە بۆ یەکەم باسم کردوتم مامەڵە لەگەڵ بەغدا باشترین مامەڵە ئەوەیە کە بە شەفافی ینی اتفاق بکرێ و هەردوو لا پابند بن ئەمە یەک دوو چێ ئەو نوێنەرایەتیە بکە ئێمە کاتی خۆشی دا ینی هەڵوێستی ئەمە میشەوە بۆ ئەو کات لەگەڵەوە بووین کە پەرلەمان ئەو نوێنەرایەتیە بکە ئێستا ینی زۆر جار لە حزبێکیش بچووکتر لە جیاتیەوەی دوو حزبی حکومان هەندێک جار حزبێک بەتەنها ئەو نوێنەرایەتیاکە و بە شێوەیەکی ناشەفاف و ناتەندروست لەبەرەوە ینی قسە لەسەر جۆری نوێنەرایەتیەکەش هەیە چێ ئەو نوێنەرایەتیاکە و وەکو باسم کردوە ئەو نوێنەرایەتیە ینی ئیتیفاق لەسەر چی لە ئیتیفاقی سیاسی بۆ جێ پێخۆ قایمکردن یا بۆ بەدیهێنانی بەرژەوەندیەکان لەگەڵ بەغدا ئاڵۆسکەی بەدیل نەبێت چۆن دەبێت ینی پەیوەندی لەگەڵ بەغدا ئاڵۆسکەی و جا بە هەڕەشە بێ بە قسەکردن بێ بە بەیان نامە بێت نەتیجەکەی ئەوەیە کە ئێستا هەیە ئێوە نەتیجەی ئەوەیە بەرەنجامی پەیوەندیەکی ناتەندروستە و بەرەنجامی چارەسەر نەکردنی کێشەکانە و پەرەنجامی پابند نەبوونە بە ئەو ئیتیفاقیانی کە هەیە
باش سەبارەت بە دۆخی ناوخۆی هەرێم پێکهێنانی حکوومەت دواکەوتووە 8 مانگە بڵێن هەڵبژاردنکرا و پەرلەمان پێک ناتوێش بڵێن بایکۆتان کردبوو تاکەی هەرێم بێ پەرلەمان بێ حکوومەت بێ و موسسەکانی دیکەش ناتوان ڕۆڵ بگیرن بەشێکی زۆریان ماوەیان بەسەر چووە لەو ڕۆژ لە قەیرانێکی گەورەدانی لە ڕووی دامەزراوەکان حکوومەتی کاربەرە کرد و بەسام حکوومەتە هیچ دامەزراوەیەک یا هیچ پەرلەمانێک نییە کە چاودێری بکە پرسیینەوەی بکە ئەساسن کاتێک پەرلەمانی شەبوو قبوڵی نەبوو ینی پەرلەمانی هەبوو قبوڵی نەبوو لێ پرسیینەوە بکرێ بەڵام ئەنیستا پەرلەمانە کەش نییە و ئینتیخابات کراوە لەکوێ ینی دوایی ماوەیەکی دوور و درێژ دوای هەڵبژاردنەکان حکوومەتی کاربەڕێ کرد کارەکانی خۆی بابڕۆی نەتایجی ئینتیخابات لەکوێ ئەو ئینتیخاباتی کە ئێمە وتمان ئینتیخاباتێکی دیزاین کرا و پەرلەمانێکی دیزاین کرا و هەرەوە نەتیجەیەتی هەڵبژاردن کە پاک و بێگەرد نەبوو کە نەزیح نەبوو کە تعبیر نەبوو لە ڕای ڕاستەقینەی هاوڵاتیان بە تاکید ئەوە نەتیجەکەیەتی ئەگەر هەرێمی کوردستان هەر لە سەرتاوە ینی من ناڵم ینی شتێکی نمونەی تەنها ئەو شتانەی کە ئیدعایەکەن جێبەجێیان کردوبە ئێمە دەستەڵات لە هەرێمی کوردستان دەستەڵاتێکی پەرلەمانیە تەنها ئەو بڕگەیان جێبەجێ کردبە ڕێگەیاندا بە پەرلەمان ڕۆڵی خۆی ببینێ ئەم دەستەڵاتە پەرلەمانیە کە تعریفێکی دەستوری هەیە ڕێبدەن پەرلەمان ڕۆڵی خۆی ببینێ لە ناو ناوەندەکانی حکوومەت و ڕۆڵی ڕقابە ببینێ چاودێری بکە و لێ پرسیینەوە بکە دوو ڕێگایاندا بە هەڵبژاردنێکی پاک و بێگەرد و نەزیه بکرێ نەترسامان لە دەنجی حەقیقی هاوڵاتیان هەر جارە و پەنایان نەبربابەر زۆرێک نەساختەکاری بۆ ینی تەزویرکردنی دەرەنجامەکانی هەڵبژاردن و گۆڕینی نەتائیج ڕێگایاندا بکە هەڵبژاردنێکی متەنەویع بووە هەموو لایەنەکان ینی هەبوو نایە با چه زۆری نێ بە ڕێگا دەستوریەکەی حکوومەتی پێکهێنابە با ڕێگادرا بە ئۆپۆزیسیۆن ڕۆڵی خۆی ببینێ با لێنی ڕێ بە خۆ پیشاندان درابە کە باسمان کرد ینی بە تەکید ئەو ینی جۆری ناڕزایەتی ئێستا جیاوازە بوو لە هەرێمی کوردستان و زۆر شت ئەگۆڕا ئێمە ساڵ بە دوای ساڵ ینی بەرەنجامەکانی ئەم حکومڕانیەتی هەرس ینی حکومڕانیەتی خراپەی هەرێمی کوردستان بە زۆرتر دەرەکەوێ ساڵ لە دوای ساڵ واقعەکە تاڵترە پێشبین دەکەن پێکهێنانی حکوومەت و پەرلەمان کەش بێت وێ هەڵبژاردنی پەرلەمانی عێراق چونکە هیچ دیار نییەوە هەر بێ پەرلەمان و بێ حکوومەت والله پێشبینی ناوێ خۆ هەر قسە نییە هەر قسە ناکرێت لەسەر پێکهێنانی حکوومەت ئەوەی باسی نەبێ ئەمڕۆ باسی پەرلەمانێکە کە هەڵبژێردراوە ئەوەی باسی نەبێ باسی گفتوگۆیەکە لە نێوان لایەنەکان و بۆ پێکهێنانی حکوومەت و تەنها کۆمەڵ لە ڕێی مامۆستا عومەر گوڵپیەوە داوایەکی قەیر کردووە لە پەرلەمانی عێراق دادگای فیدراڵی ببوورە ینی هەر بۆی کە بیسا پەرلەمانە لەکوێیە پەرلەمانێک کە پەرلەمانتارەکانیان موچە وەرەگرن لە داهاتی لەو موچەی کە نییە کە ئێمە قسەی لەسەرەکەی کە ئەوەش بارگرانەیەکی کێخراوەتە سەر ینی داهاتی گشتی بێ کۆبوونەوە بێ چالاکی بێ ڕۆڵبینی بێ کۆبوونەوە ینی وردە پەرلەمان نزیکە بێتەوە لەو سەر ئەوەی کە یەک لەسەر چواری تەمەنی بڕوە هێشتا هیچکەتان دروست و پێتان وایە کۆمەڵانی کەم ڕازگۆ بوو لەگەڵ ئەوەی کە پێی وابوو نەتایجی ئینتیخابات دیزاین کراوە لانی کەم کۆمەڵ ویستی ڕازگۆ بێ لەگەڵ پەیامەکەی خۆی یە خولەکمانماوە سەوەر باڵبژاردنی پەرلەمانی عێراقیش ئامادەن و کاندیدەکانتان حازرە و یەکلاشتان کردوێتەوە خۆتان حازر کردووە خۆتە زانی ئێمە هەوڵێکی زۆرماندا کە هاوپەیمانێتێکی فراوان پێک بێنین بۆ پەرلەمانی عێراق خواستی ئێمە وەکو کۆمەڵ بڕیاری سەرکردایەتی ئەو کات ئەوە بوو کە کۆمەڵ هەوڵ بدە ینی بەشێک بین لە ئەوی کە لە ناو پرسیارەکانی جەنابەتە بوو کە ئۆپۆزیسیۆن بێجێ لە خواستەکانمان بوو بەداخەوە بەهۆی ینی خوێندنەوەی ینی بەرژەوەندی تەسکی حزبی و کەسی ئەوە نەکرا لای خۆتان و نەبوو کۆمەڵ تا ئەخیر مایەوە ئەمە و کات ڕوونکردنەوەشمان ئێمە تا ئەخیر ماینەوە ئێمە ئەگەر بۆ 5 قۆڵی بۆ 7 قۆڵی بۆ 5 قۆڵی بۆ 4 قۆڵی بۆ 3 قۆڵی بۆ 2 قۆڵیش ئامادە بووین لە کۆتاییدا بەتە ناماینەوە ئێمە ئامادە بووین کە ئەنی
ینی بەرەیەکی بەرفراوان دروست ببێ یا لانی کەم کۆمەڵێک هێز و لایانی ڕەسەن بەیەکەوە هاوپەیمانێتی دروستکەم بەداخەوە نەکرا بەڵێ ئێستا ئێمە ئەمڕۆ لیستمان تەقدیم کردووە و تەقدیمکردنی لیستیش نیشانەیەوەی بەڵێ ئامادەین بۆ هەڵبژاردنەکانی نوێنەرە ئەنجومەنی باشتان هەیە کاندیدەکانمان دیارن ینی بەشێکیانە و خەڵکن کە لەو ساحە و لە مەیداندا بوونە و ینی پێشتر ینی بڵێن شوێن پەنجەی خوان دەرخستووە لە هەم خەباتی سیاسی و مدەنی و پەرلەمانی. سپاس دەکەین مامۆستا بەرحەمەت ئەندامی جوێنی باڵای کۆمەڵی داگیریمان دەمان کردی. زۆر سپاس سپاس بە بینەرانی بەڕێز، سپاس باوەتێران خواتان.